سڵاو لە بینەرانی ئازیزی کەناڵی دیمان. پرۆگرامی دووەزمون جارێکی تر بە دوو ئەزمون و دوو میوانی جیاواز و کۆمەڵێک وەڵامی سەرنجڕاکێش گەڕایەوە لاچان. دوو ئەزمونی ئەم جارەمان لەگەڵ هونەرمەندان ڕووپاک عەبدولقادر و چاوان خەلیلە. من هونەرمەند ڕووپاک عەبدولقادر لە دایکبووی شاری هەولێرم گەڕەکی تەیراوە لە ساڵی 1961 ئامادەی پیشەسازیم تەواو کردیە. من چاوان خەلیل لە دایکبووی شاری هەڵەبجەم پەیمانگای هونەرە جوانەکانم لە شاری هەڵەبجە تەواو کردو، دواتر بۆ خوێندن هاتوومەتە هەولێر، کۆلێژی هونەرە جوانەکان بەشی شانۆم لە هەولێر تەواو کرد. بەشداربووەکان کۆمەڵێک وەڵامی جیاواز دەدەنەوە. لە سەردەمی ئێستادا نەک شانۆ وابزانم کەسمان ناتوان هیچ پێشکەش بکەین بەڕای من. یعنی شانۆ و سینەما لە یەکتری گیان ناکەنەوە، ئەمە کێشە گەورەکەیە. کۆمیدیا کاریگەری نییە بەداخەوە. ئەبێ جارە تۆ ئەو بینەرە تۆراوە لە شانۆ ئاشکەیتەوە لەگەڵ شانۆ. خۆی هونەرمەندانی سەردەمانی خۆم دروستکەری ئەوانەی ئێستاین. ئەگەر کچ بیت و لە بواری هونەر کار بکەی بێگومان ڕێگری زۆریەتە سەر ڕێگات. پرۆفایلی خۆت. من هونەرمەند ڕووپاک عەبدولقادر لە دایکبووی شاری هەولێرم گەڕەکی تەیراوە لە ساڵی 1961 ئامادەی پیشەسازیم تەواو کردیە. فەرمانبەر بووم لە چاپخانەی ڕۆشنبیری کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئێستا تا ساڵی 2017 ئیتر ساڵی 2017 خۆم خانە نشین کرد. هەروەها لە بواری هونەریش هەر لە منداڵیەوە حەزم لە کاری هونەری بووە، لە قوتابخانە بەشداری هەموو چالاکیەکانی هونەری وەرزشی دەبووم. ئەو بەهرەیەم هەبوو و لەگەڵ خۆم کە گەورە بووم بەهرەکەم گەورەتر بوو وابوو لە بڵێن هەفتاکان لە نهایەت هەفتاکان بەشدار بووم لە چەند شانۆگەریەک. هەروەها لە بڵێم ساڵی 82 زیاتر کە ئاشنا بووم بە شانۆ و تەختەی شانۆ وابوو کە بەشدار بووم لە شانۆگەری لاس و خەزە. هەر ئەو شانۆگەریەش ساڵی 83 بوو بە دراما لە کە شانۆگەری بوو ڕۆلی داچی لاسم بینی بوو، بەڵام کە بوو بە دراما ڕۆلی خەزا لە شۆڕی مەلانە بیانم بینی ئەوە یەکەم کاری هونەریم بوو. من چاوان خەلیل لە دایکبووی شاری هەڵەبجەم پەیمانگای هونەرە جوانەکانم لە شاری هەڵەبجە تەواو کردو، دواتر بۆ خوێندن هاتوومەتە هەولێر، کۆلێژی هونەرە جوانەکان بەشی شانۆم لە هەولێر تەواو کردووە و زیاتر وەک شانۆکارێک ناسراوم. یەکەم کاری شانۆیم لە تەمەنی 5 بۆ 6 ساڵی بۆ لەو کاتەوە چوومەتە سەر شانۆ، خولەی شانۆم هەبووە و لە هەمان کاتە کاری ڕاگەاندن و دۆبلاژیشەکەم. کاتیەوە نەهاتووە دان بەوە دابدرێت لەم سەردەمەی تەکنەلۆژیایەدا هونەری شانۆ توانای ئەوەی نەماوە کاریگەری لەسەر مرۆڤ دروست بکات؟ بەداخەوە ئێستا وەکو گوتم ئێمە نەمانتوانە کاریگەریمان هەبی لەسەر کۆمەڵگا چونکە بەرهەممان نەبووە. ئەتوو کە بەرهەمن نەبیتن ناتوانانی کاریگەریش لەسەر کۆمەڵگا هەبی. ئەگەر ئەو بەرهەمانی هەش بوونە زیاتر ئێستاش خەڵکەکە کە با بڵێن ئەو هەموو کەناڵە هەیە ئەو میدیایانە هەنا خەڵکەکەش بە با بڵێن ئەوەی جەماوەری نییە کە شانۆ وەک شانۆ جەماوەر نییە کە جەماوەریش نەبوو هونەرمەندیش وابزانم وەکو بڵێ کە تەشجیع نابیان کە ناتوانیتن. ئێستا ئەوەی کە هەیە لە چوارچێوەی ئەو شانۆگەریانێک کە دەکرێت خزمەتی کۆمەڵگا ناکەن بەڵکو بەس خزمەتی هونەرمەند خۆی دەکاتن چکە هەر هونەرمەندان خۆیان بینەرن دەتوان وەکو با بڵێن قوتابخانە چی لێ هاتیە کە دەچین ئەو شانۆگەریانە ئەوانەیە کە بەشدار دەبن ئەوانەیە کە بینەریش دەبن هەر هونەرمەنداکان سوودی لێوەردەگرن ئەوان بۆ بەهێزکردنی خۆیان ئەوەی بینەریش و هەروە بۆ ئەوەی کە ئەگەر مەسەلەن لە هەر پرۆژەیەک لە هەر شانۆگەریەک لە هەر ئیشەکی هونەری کە با بڵێن شتە خراپەکانی خۆی دەبینێت توانی خۆی چاکاتەوە و ئەوەی بینەریشە هەروەهالە کە مادەم کۆمەڵگا و هونەرمەند لە شانۆ تێکەڵاوی یەکتر نەبوون معنای ناکە ئەبە سوودمان بەخشیبی بە کۆمەڵگا. ناتوانین بڵین کاریگەری نییە چونکە چەنەها نمایشەیە ئێستا لە دەرەوەی وڵات بە هەمان شێوەی ساڵانی پێشوو نمایشەکرێ، نمایشەیە بە ماوەی 27 ساڵ 24 ساڵە نمایشەکرێ، هەمان ئەو کاریگەری هەیە کە 27 ساڵ پێش ئێستا نمایش کراوە. بەڵام لە ئێستاە بەهۆی بوونی ئەو قەیرانە زۆرە و بەهۆی بوونی ئەو نەهامەتی کە بەسەر ئێمە هاتۆ ئەو قەیرانەی کە هەمومانی تایە
خەڵک کاتی فەراغی نییە بۆ بینینی شانۆ خەڵک کاتی ئەوەی نییە بێت سەیری نمایشێک کات بزانە نمایشە ئەم نمایشە چ پەیامێکی هەیە و سۆشیال میدیامان ئەوەنە بە خراپی وەرگرتووە نەمانتوانێ و سوودی لێ ببینین لە ڕێگەی ئەوەوە خزمەتێک بە شانۆ بکەین ئەمە وای کردووە کە ئێمە ئێستا لە ئێستاە بڵین شانۆ ئەو پەیامە ڕسمیەی جارانی نەماوە لە سەردەمی ئێستادا شانۆ دەتوانێت چی پێشکەش بکات لە سەردەمی ئێستادا نەک شانۆ وابزانم کەسمان ناتوان هیچ پێشکەش بکەین بەڕای من هەموو شتەکان یعنی با بڵێن دەسەڵات حزب هەمووی با بڵێن زاڵ بەسەر هەموو شتەکان ئێستا بەڕاستی یعنی بە کورتی ئەوە وەڵامەکەی منە چونکە بەڕاستی ئێستا تەمەشا دەکەی ئەو شتانی کە دەشکرێ وەکو گوتم لە بۆ کۆمەلگان نەبووە بەڵام بەس لە هونەرمەندانە ئەو هەموو فیستیڤالە دەکرێت کاتچێ دەچی بەس هونەرمەندان خۆیان دەچن فیلمەکان دەبینن شانۆیەکان دەبینن خەڵک ناچی خەڵک نییە بینەر نییە خۆمان بینەرین خۆمان پێشکەشکەرین با بڵێن لەوانەیە ئەو شتێک کە خەڵک دەیەوێ کۆمەلگا دەیەوێ ئەمە ئەوەمان نەکردیە ئەوەمان پێ نییە ئەمە پێویستە جارێ خەڵک ڕازیکەین دەبیشتیوا بکەین کە ئەوەی خەڵک دەیەوێتن نەک ئەوەی خۆمان دەمانەوێتن لەم سەردەمی ئێستاە ئێمە ئەتوانین زیاتر کار لەسەر ئەو شتانە بکەین کە لە کۆمەلگای ئێمە ئێستا بووە بە خویەکی خراپ ئەوە ئەمەش پێویستی بە هاوکاری زۆری لایەنە پەیوەندیدارەکان بە پێویستی بە حکومەتە بێکە لایەنگرێکی زۆر باشی شانۆکاران بکات بەڕاستی لە ئێستاە ئەوەی گرنگ نەبێت لە لای ئێمە شانۆیە و شانۆ لە بەشی پشتەوەی هەموو هونەرەکان دانراوە ئێستا کاتێککە تۆ چی ئەڵێ من نمایشێکی شانۆیم هەیە هەندێک لە شانۆکارەکان گاڵتەت پێەکەن ئەڵەن سەردەمی شانۆ بەسەر چووە من خۆمێکێکم لەوانەی زۆربەی برازەرەکانم ڕەخنەم لێگرن ئەڵەن ئەوە تۆ تەواوی سەردەمی شانۆ ماوە لەبەر ئەوە جارێ پێویستە بەوەیە لەسەرەوە کار بکرێت شانۆ زین و بکرێتەوە اینجا شانۆکاران کار لەسەرەوە بکەن ناوی چەند گروپێکی دەرەوەی کوردستانمان پێ بڵێن کە بەرهەمەکانیان توانای خۆژیاندنیان هەیە بەخوای ئەمن بە حکمیەوەی دابڕامە زۆر لە مێژە ئەو فیستیڤال و شتانش دەکرێتن ئەمە هونەرمەندانەچین مێژووی ئەو شارەینە زۆریشتین کەم نینە بەداخەوە ئێستا ئەوەی کە هاتیتە ساحەکە ئەوانە لە پێشترن لەمە یعنی ئەمە وەکو گوتم لە میدیاکان دەبینم و جێمان لێ دەبی کە فیستیڤال هەیە تا داوەتیش ناکرێن تا بچین و ئاشنابین لەگەڵ ئەو گروپانە و بیان بینین دەمەکەش خۆم دابڕاوم ئیتر ناتوانم هیچ ناوەکت پێ بدەم ئێستا لە باکوور دوو گروپ هاتبوون بۆ فیستیڤالی کەرکووک ئەو دوو گروپەی باکوور بە تەواوەتی ناوی گروپەکانیان نازانم بەڵام یەکێکیان بە نمایشی تەنێ ئەز یەکێکیان بە نمایشی تەرتوف ئەو دوو گروپن لەوانەی کە بژێوی ژیانیان لەسەر شانۆیە زۆربەی کاتەکانیان لەسەر تەختەی شانۆ خەریکی ڕاهێنانە بۆیە کاتێک کە تۆ نمایشەکانی ئەوان تەبینی لەگەڵ نمایشەکانی ئێمە کە لە دوای ئیشکردن و بەیانیەتە ئێوارە لە پرۆڤە و ئێوارە بۆ هیلاکیاتی تەنمایش هەست بە جیاوازی ئەکرد لەبەرەوەی ئەوان لەسەر بژێوی ژیانیان لەسەر شانۆ بوو هەست ناکەیت شانۆ و جەماوار لێک زوێرن بەڵە بێگومان بەڵام ئەم فیستیڤالانەی کۆتایی و ئەم چەند نمایشەی کۆتایی کە لە چەند شارێکی کوردستان کرا ئاتوانین بڵێ ئاهێکی تایە کە هێشتا بینەر شانۆی ئەوێ بەڵام ئێمەی شانۆکارانی غەدر لە بینەرەکانمانەکەین و ئێمە هەڵەستین بەرهەمێک پێشکەشەکەین کە خۆمان لێ تێناگەین کەواتە بینەر چۆن لەمە تێبگا میشاڵێن بە ئێوە لەسەر تەختەی شانۆ بۆ ئاواکەن بۆ واحیوارەڵێن کوا خەڵک لە دەرەوە وایە کەواتە ئێمە بێ ئیشەکانمان واقعی بێ ئێمە باسی کێشێکی کۆمەلگا ئەکەین نەک من خۆم بزانم چی ئەڵێم بینەرێکی ئاساییە بۆ سەیری نمایشەکەی من ڕەنگە شانۆکارێک بزانێ من چیەکەم بەڵام بینەرێکی ئاسایی نازانێ من چیەکەم من تەنها بۆ شانۆکار ئیش ناکەم بۆ نمونە من دەقێکێنم دەقێکی عالەمی کاری تیاکەم من حیوارەڵێم بینەرەکەم کە شانۆکارە ئەزانێ من چی ئەڵێم کەواتە ئەو پێویستی بەوە نییە من ئیش بۆ کۆمەلگایەکی ئاسایی یەکەم ئەبێ ئەوان لە من تێبگەن کەواتە ئیشی ئێمەیە کە شێوازی کارکردنمان بە شێوازێک بێ کە زۆر ئاسایی خەڵک بتوانێت لێ تێبگات چۆن بتوانین شانۆ لەگەڵ سەردەمی سەرمایەداری و تەکنەلۆژیای سەردەم بگونجێنین وەکو گوتم دەبێ هونەرمەند بیر بکاتەوە بزانی کۆمەلگا چی دەوێت هونەرمەند لەگەڵ کۆمەلگا بی نا لەگەڵ سەرمایەدار و لەگەڵ دەسەڵات بیت چونکە ئەمە خۆمان
کۆمەڵگاین ئەمە خۆمان لەناو میلەت هەڵقوڵاوین دەبی لەگەڵ ئەوان بین نابی لەگەڵ دەسەڵات و حزب بین لەگەڵ سەرمایەداران بین بە پێچەوانەوە دەبی ئێمە ئەوان بەلای خۆماندا بینی نەک ئێمە بەلای ئەواندا بچین ئەوەش دەبیتن ئەمە لەگەڵ میلەت بین میلەت چونکە لەگەڵ ئێمەیە ئەمەش وەکو گوتم پارچەکەین لە ئەوان بەو جۆرە دەتوانین بە بڕوای من ئەبێ جارە تۆ ئەو بینەرە تۆراو لە شانۆ ئاشکەیتەوە لەگەڵ شانۆ کارێ بکەی ئەو دوانە بە یەکتری ئاشنا بنەوە کە ئەم دوانە بە یەکتری ئاشنا بوونەوە خۆی ئەو پەیوەندێ دروستە بێ ئەو کاتە ئەو کۆمەڵگەی سەرمایەداری و ئەو سۆشیال میدیا و ئەو ژیانی کە ئێستا تێکەوتوین لەگەڵ شانۆ ئەبن بە تەواوکەری یەکتری و هاوکاریەکی زۆر باشی یەکتریەکەن بەڵام ئێمە ئێستا جارە بینەرمان لێ تۆراوە ئێمە جارە شانۆکارەکان خۆیان لە شانۆ تۆراون پێویستە جارە سەرەتا ئەم ئاشتەواییە ئەم پەیوەندێ دروست بکرێتەوە اینجا دەتوانرێت ئەو پەیوەندێ دروست بکرێت باسی کاریگەریەکانی فیستیڤاڵی شانۆی کوردیمان بۆ بکە سەرەتا ئێمە ئەبێ چەند بەرهەمی باشمان هەبێ اینجا بتوانین فیستیڤاڵ بکەین بە بڕوای من لەبەرەوەی تۆ لە کاتێکا خاوەنی دە بەرهەمی باش نەبی فیستیڤاڵ بە چی ئەەکەی فیستیڤاڵ چۆن ئەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشا کاتێک کە تۆ فیستیڤاڵەکەکەی ئەگەر بە دەر لە باشووری کوردستان بێ بەشەکانی تری کوردستانی تیاابێ یاخود ئەو فیستیڤاڵە نێودەوڵەتانی بۆ نمونە لە شاری هەولێرەکرێ بۆ نمونە ساڵ چاپارچی کوردستان لە کەرکووک کرا گرنگی ئەمانە ئەوەیە تۆ ئاشنابی بە شێواز و کارکردنی ئەو شوێنانە تەنها لە شوێنێکی قەتیز نامێنیتەوە لەبەرەوەی شانۆ ئێستا زۆر بەکەمی لە یوتیوب هەیە بتوانانی سیرکەی بزانی شانۆی وڵاتەکانی تر چۆن شانۆ ڕاستەخۆ ئەبێ ببینرێت لەبەر ئەوە ئێستا گەرمە فیلمێکم بێ لە یوتیوب سێرچەکەم ئەیبینم و ئەزانم شێوازی کارکردنی ئەو وڵاتانە چۆنە لەبەر ئەوە کاتێک لە شانۆ فیستیڤالێکەکرێت گرنگیەکەی ئەوەیە کە تۆ بە کولتور و شێوازی کارکردنی ئەو شوێنانی تر ئاشنابی پەیوەندی دروستە بێ بیر و ڕاگۆڕینەوە دروستە بێت ئەتوانی تۆ بچیتە لای ئەوان نمایشکەی بۆ جارێکی تر ئەوان دیسانەوەیە نەوەلای تۆ نمایشەکە لەبەر ئەوە ئەگەر بکرێت ساڵانە بەرهەمی باشمان هەبێ بتوانین فیستیڤاڵی باش بکەین ئەوە زۆر باشە بێت شانۆی شەقام چییە؟ شانۆی شەقام بە من وایە یعنی لە چوارچێوەی با بڵێن ئەو نەبوونیەی ئێستا هەیە ئەو قەیرانی ئێستا هەیە یعنی هونەرمەندان دەیانەوێتن کار بکەن کاری شانۆیی بکەن ئەو شانۆی شەقامە وا بزانم ئەوە باشە چونکە لەوانەیە تەکالیفی کەمتربی یان هۆڵی پێناوێت باشیشە لە سەرەکی تریش کە ئەگەر بچن خۆیان کە دەچنە ناو خەڵک لە ناو خەڵک نمایش دەکەن پێناسەی خۆیان دەکەن لە ناو خەڵک خۆیان بە خەڵک دەناسێنن یان وا دەکەن خەڵک کە ببتە بینەریان لیان نزیک ببیتەوە ئەوە شتە چی باشە ئەوەی کە من لێ تێبگەم شانۆی شەقام ئەبێ بە شێوازێکی زۆر سادە بێت ئەبێ پەیامێکی کورتی هەبێ و بە شێوازێک بێ کە تۆ ئەڵەی شانۆی شەقام منێکی شانۆکار کەیم پلەی تێ بکەم بۆ نمونە پیرە پیاوێک کە لە بازاڕێتەوە بەوێ تێپەڕێ نمایشەکەی تۆ ببینێ لە ماوەیەکی کورتە لەو ماوەی کە لەوێ تێپەڕێ ئەبێ نمایشەکەی تۆ ببینێ لە پەیامی تۆ تێگەشت بێ بزانێت تۆ ئەتەوێت چی و زیاتر ئەبێ ئەو کێشە گرنگانی ناو کۆمەڵگا بێت ببرێتەوە ناو خەڵک پیشان بدرێت چارەسەر بکرێت من هەنێ نمایشم بینیوە بەداخەوە بیر لەوە ناکاتەوە ئەمە شانۆی شەقامە مناڵێکی 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵی تایە خەڵک فێریەوەکە تووشی مادە هۆشبەرەکان ببێ مەیوک و حول بە شێوازێکی باش پیشانەیات ئەمە بۆ ناو شانۆی شەقام نابێت لە کۆتاییە بەڕای من ئەم شتە وایە ئەیتر ئەو دەرهێنەرە بەڕێزانەی ئەو ئەکتەرە بەڕێزانەی کاری تیاکەن ڕەنگە لە داهاتوو من هەلێکم بۆ بێتە پێشەوە کارەکەم پێ قوبوڵ بێ بڕۆم کاری تێدا بکەم بەڵام وەکو پسپۆڕێت پسپۆری من نییە و بە بڕوای من شانۆی شەقام ئەبێ بەو شێوازە بکرێت ئایا شانۆی شەقام کاریگەرترە یان شانۆی ناوهۆڵ خۆی هەر یەکەی کاریگەری خۆی هەیە شانۆی شەقام ئێستا کە خەڵک دەستە شەقامیش وایە خەڵک لە ئەو چەند کەسانێک کۆ دەبتەوە لە دەورەی ئەو خەڵکە ئەو هونەرمەندانە کە ئەو شانۆیە پێشکەش دەکەن لە باڵێ ئەوەی کە مەسەن ئەو کاتە لەسەر ئەو شەقامە دەڕوات بەڵام ئەتوو ئەوەی بکەی خەڵک بینێ ناو شاهۆڵ بینێ ناو هۆڵی شانۆی ئەوە گرنگترە بە من چونکە ئێستا ئەمە مەبەستمان ئەوەیە
کە دەچینە شەقام مەبەستمان ئەوەیە خەڵک بینینەوە ناو هۆڵ جاکە ئەگەر خەڵکەکە هاتەوە ناو هۆڵ یعنی ئەوە سەرکەوتنەکەیە بە من بێگومان ئەگەر بە باشی کاری تیا بکرێت تۆ بتەوێت کۆمەلگا و چینە ئاساییەکەی خەڵک تێبگات شانۆی شەقام چونکە زۆر کەس لە خەڵکی ئاسایی ناو کۆمەلگا بۆ نمونە فرۆشیارێکی بەڕێز کاتی ئەوەی نێبێتە ناو هۆڵێکی شانۆییەوە بێ بە دیار نمایشێکی منەوە دانیشێت بەڵام من ئەگەر کاتێک شانۆی شەقامەکەم من ئەڕۆم بۆ لای ئەو من ئەو ئیجبارەکەم سەیری من بکات لە پەیامەکەی من تێبکە نەک من لە ناو هۆڵێک چاوەڕوانی ئەو بکەم ئەو بێ بۆ لای من لە ئێستادا شانۆی کۆمێدیا یان تراژیدیا کاریگەری زیاترە نا نییە کۆمیدیا کاریگەری نییە بەداخەوە کۆمیدیاکانمان ئەوە کۆمیدیان نییە کە یەکێک نمایش دەکاتن و بەس چەند قسەک دەکاتن ئەوە کۆمیدیانە کۆمیدیا ئەوەیە ئەتوو چارەسەری کێشەکان بکەی بەڵام بە شێوەی کۆمیدی بەس ئەوەی ئەمە دەیبینین وانە تراژیدیاش خۆی هەموو شانۆیەک تراژیدیابی کۆمیدیابی هەمووی لە بۆەیە کە چارەسەری کێشەکان ببیتن لە بۆ ئەوەیە کە ئازار و نەهامەتی خەڵکەکان باس بکات هەروەها زاری وە هەیە خۆشیەکانیش چکەمە هەر باسی لایەنە ئیجابیەکانی ژیان نەکەین سلبیەکانی ژیان نەکەین ئیجابیاتیشی هەیە ژیان خۆشی و ناخۆشی هەیە هەردووچی دەکرێتن لە هەردوو ڕێگاوە دەتوانی خزمەت بکەیت بەداخەوە لە ئێستاە ئەگەر باسی کاریگەری بکەین ئەبێت تۆزە ڕاشکاو بین کۆمیدیا بە کۆمیدیا ڕەسەنایەتەکەی خۆی نا کۆمیدیا بە شێوەیەکی مەهزەلە ڕەواتی زۆر زیاترە لە شانۆیەکی جدی چۆن وا بکەین جەماوەر لەگەڵ شانۆ ئاشت بکەینەوە ئەمە کاتمان زۆر دەوێت هەتا بتوانین جەماوەر ئاشکەینەوە لەگەڵ شانۆ چونکە ئەوە 30 ساڵە جەماوەر لێماندا بڕایە بەڕاستی یەکەم شت هۆڵمان هەبێ دووەم شت ئەو دەقەشانۆیەی کە پێشکەشی دەکەین وەکو گوتم باس لە ئێش و ئازارەکانی و باس لە نەهامەتی خەڵک بکاتن بۆ خەڵک بیتن بۆ هونەرمەندان نەبی بۆ خۆمان نەبی بۆ نمایشکردنی خۆمان و توانای خۆمان هۆڵەکان دەبی چاک بکرێنەوە ڕاگەیاندنەکان دەبی پاڵپشتی ئەو هونەرمەندانە بن کە ئەو شانۆگەریە پێشکەش دەکەن وەکو ڕێکلام و ئەو شتانە هونەرمەندانش خۆیان یعنی دەبی هونەرمەندانش خۆیان وەکو خۆیان شەخسی خۆیان لەگەڵ خەڵک ئاشتکەنەوە تا بتوان خەڵک بیننەوە ناو هۆڵەکانی شانۆ چاوانی گۆڕی بەڵێ بێگومان بە باش و بە خراپیەوە توانیم کە لە کچێکی نازداری کە هەمیشە ئەعتیمادی لەسەر دایک و باوکی بوو توانیم ببم بە چاوانێک کە لەسەر پێی خۆم بۆستم بە هاوکاری ئەوان بتوانم ڕوبەڕووی هەموو ناخۆشیەکان ببمەوە کە لە کۆمەلگایە تا ڕێگەم بمانەوێ نەمانێ ئێمە لە کۆمەلگایەکی تۆزێک داخراوین و ئەگەر کچ بیت و لە بواری هونەر کار بکەی بێگومان ڕێگری زۆریەتە سەر ڕێگات بەڵام شانۆ منی فێری هێز و تاقە و توانایە کرد کە بتوانم ڕوبەڕووی هەموو ئەو ئاستەنگانە ببمەوە کە یێتە سەر ڕێگای من ئایا بۆچی بەشێکی زۆری هونەرمەندانی کورد یەکتری ڕەفز دەکەنەوە من چونکە بخۆم ئەو شتەم نییە یعنی ناتوانم ڕئیش بدەم لەسەر ئەو کەسانی کەوان بەس لەوانەیە یەکتر ڕەفزکردن لەوەی بی یەک توانای باشتر لە ئەوەکەی تر یان ڕووپاک شتێکی دەڵێ ئەوەکەی بەرامبەر بەدڵی نییە ناتانم یعنی بڵێم چکە خۆم کەس ڕەفز ناکەم ئەمن هەموو وەکو یەکتر خۆش دەوێن هونەرمەندان ناتوانم ئەو وەڵامەت بە تەواوی بدەمەوە خۆزگام زانی میژە تا ئێستا بیر لەواکەمەوە بۆچی ڕوبەڕوو منی پێقوبوڵە لە پشتەوە ڕەفز مەکاتەوە هەتا ئێستا میژ لەو نهێنێ تێنەگەشتم هەتا ئێستا پرسیارە بۆ من چەند دڵخۆشیت بەو جیلەی کە ئێستا کار دەکەن خۆی هونەرمەندانی سەردەمانی خۆم دروستکەری ئەوانەی ئێستاین چکە ئەگەر ئەمە نەباین کۆلیژی هونەرە جوانەکان نەدەبوو پەیمانگا نەدەبوو بەڵام بەداخەوە هەرچەندە پەیمانگا و کۆلیژ نەیتوانیەوە تا ئێستا هونەرمەندان دروستکە وەکو گوتم هونەرمەند چکە دروست ناکرێت ئەوانێک کە دەچنە کۆلیژ و پەیمانگا لە بۆ شەهادەکە دەبنێ ئەوانێک کە دروستیش دەبن کە
بەهرەی هونەرمەندیان هەیە و هونەرمەندن ئەگەر پاڵپشتیان هەبی ئەمن گەشتبینم کە دەتوانن خزمەت بکەن هەموویان نا هەندێکیان زۆریان نا. تا چەند بڕات بە هونەرمەندەکانی پێش خۆت هەیە؟ بەڵێ بێگومان من زۆر بڕوام بە هونەرمەندانی پێشخۆم هەیە. ڕەنگە ئەو خۆشەویستی بۆ من بۆ شانۆ دروست بووە هاندانێکی ئەوان بوو بێت کە من ئەوانم بینیەوە بۆ شێوازە بوون بۆیە ئەوە بوو بێت بە یەکێک لە ڕێگەکان و هاندانەکانی من. بەڵام ئەوەش جێگەی داخەکە بەداخەوە تازە هەنێک کەس هەیە کە بڕوایان بە ئەزمموی گەنجەکان هەیە ڕێگە بە گەنجەکانیان بێنە پێشەوە ئێمەش هەمیشە هاوارەکەین کاکە کاتێکیش بن بە ئێمە با کاتێکیش بۆ ئێمە هەبێ با ئێمەش لە شوێنێکە خۆمان دەربخەین بڕاتان بە تاقەوتوانەمان هەبێ بڕاتان بەوە هەبێ کە سەردەمی لاوی ئێوە گوزەشت با ئێمە بین ئێوە لە تەمەنی خۆتان کار بکەن با ئێمە لە تەمەنی خۆمان کار بکەین و پشتمان بگرن. ناوی دەرهێنەرێکمان پێ بڵێ کە تۆ بەخیلیت پێ بردووە. خۆی درامای لاس و خەزا یەکەم کاری هونەریم بوو وەکو دراما وەکو شانۆش. بەخیلیم بە هونەرمەند ناسر حەسەن بردیە ئەو کاتە و ئێستاش کە ئەمن وەکو ئەو بامایە ئەم لە جێگای ئەو بام ئەو ئیشەم کردبایە چونکە بەڕاستی بە یەک کامێرە ئیشەکی سەرکەوتومان کرد لە هەموو کوردستانش با بڵێن لە هەموو شار و شارسکەکن تەقریبەن ئەو کارەمان کرد سەرکەوتوو بوو ئێستاش خەڵک باسی دەکا حەز دەکەم یعنی ئەو درامایە ئەم ئخراجم کردبایە. من وەکو دەرهێنان حەزم بۆ کاری دەرهێنان نییە بەڵام مامۆستا هۆرێنێکێکە لەوانەی هەمیشە حەزم کردووە ئاکتەر بم لە کارەکەیە کە کاتێک کارێکە کات بەدەر لە مەهدی حەسەن کە من زۆربەی کارەکانم لەم دوایانەیە لەگەڵ ئەوە یعنی ئەوە مەهدی حەسەن من ینی لەوتی لە هەولێرام هەموو کارەکانم لەگەڵ ئەوەیە بەڵام بەدەر لە ئەو حەز بکەم کارم لەگەڵ کەسێکی تر کرد بێت ئەو. تا ئێستا زەمی چەند هونەرمەندت کردووە؟ زەمب نا مەسەن بەس ئەگەر لە کارە هونێرەکەی خۆی مەسەلەن بمگوت باە ئەوە دەبواە ئاوا بکە ئاوانەکە ئاوا بیت ئاوانە بیت بەس زەمب نا وەڵا زۆر بەزەم نابێت بەخۆ من هەرچەڵم ڕوبەڕێک سەرگەشم ئەچمەوە پاڵیان یەکسەر ئێڵێمەوە ینی دڵ گرینگە دڵشت. سەرسامی کامە ئەکتەری کوڕ و کچیت؟ وەڵی خۆی ئەمە مەدرسەی ما با بڵێن ئەو ئەفلامی مسڕی و مسەلسەلاتی مسری بوو کاتی خۆی و عێراقیش هەندێکیان هەبوو. ئەمن سەرسامی لە عێراقیەکان سامی قەفتان و لە مەسریش لەیلە عەلەوی. کوڕ بێگومان مامۆستا پێشڕەو کچ دالیا. سەرسامی کامە دەرهێنەری؟ ناسر حەسەن. مەهدی حەسەن و مامۆستا هۆرێن. لەگەڵ سینەمادا نێوانتان چۆنە؟ سینەما سێ کاری فیلمم کردیا هەنسکی ئاسمان کچی کافرۆش مەملەکەتی مێرولەکان و هەروەها کورتە فیلمێک خۆم ئیشم تێدا کرد وەکو سیناریۆ هەر خۆم نووسیم و دەرهێنەریژم تێدا ساڵەکەم لە بیر نییە 2012 احتیمالە یان 11 بوو لە فیستیڤالی توندوتیژی دژی ئافرەتان بەشدار بووم تێدا. وەڵاهی زۆر باش نین من ئەو چێژەی لە شانۆ وەریەگرم ناتوانم لە سینەماوەری بگرم و کاتێکیش نازانم هی ئەوەیە کە من لە شانۆ ئەوە بە حەماسەوەم دایم جددیم ئەم شتەکانم ئەبێ زۆر باش بێرە و دقیقە پرۆڤاکەم پرۆڤە بێ کاتێک چمە سەر سێت ئەوە مۆساردیا بینم و پرۆڤە بکە و دووبارەی کەرەوە غەڵەتە کرد و ئەو حەیەوێت و ئەو ڕۆحیەتیان نییە لەبەرەوەی تۆزێ خراپم لەگەڵ سینەما. کاما کاری خۆت بە شاکار دەزانی؟ لاس و خەزا چونکە خۆی ئەمن ڕۆلی من نەبوو دەوری خەزان وەکو گوتم ڕۆلی داچی لاسم هەبوو ئەو ڕۆڵە مژدە جەلال دەیدیت دوو مەشهەدیشی تەسویر کرد ڕۆی بەجێ معنی هێشت ئەو ڕۆڵەیان دا بە من هەرچەندە یعنی خۆی نەم دەتوانیش یعنی چونکە حیواری زۆر بوو تەمسیلکردنی زۆر بوو نواندنی زۆر بوو کە پێم یانگوت ئەو ڕۆڵە ببینە زۆر لام ناخۆش بوو بەس گوتیان هاوکاری دەکەین بەڵام تێیدا سەرکەوتوو بووم باش ڕۆڵەکەم بینی و ئێستاش خەڵک هەر بەو دەمناسیتەوە ئەو ئیشەم چونکە یەکەم ئیشیشم بوو بەڕاستی زۆرم خۆش دەوێت زۆر شانازی پێ دەکەم. جوانترین فیلمی کوردی کامە فیلم بووە؟ ساتێک بۆ مەستی ئەسپەکان جوانترین فیلمە لەلام زۆر سەرسامم پێی.
هەر کە یەکەم جار بینیم تەواو سەرسام بووم پێی. ژانی گەل لە نێوان سێ دەرهێنەری درامادا جەلیل زەنگەنە و نیاز لەتیف و ناسر حەسەن کامیانت پێ سەرکەوتووترە؟ ڕاستی ئەمن ئیشم نەکردێ لەگەڵ کاک جەلیل و کاک نیاز، بەس هەموویان سەرکەوتون. من ناسر حەسەن لەو ئیشەی خۆم کە ئیشم لەگەڵ کرد بە سەرکەوتوم زانی و هەر سەرکەوتوشە ئەوانش سەرکەوتون و هیوای هەر سەرکەوتون و بەردەوامیشیان بۆ دەخوازم. ناسر حەسەن بەدڵی خۆت ڕۆڵێکمان بۆ بگێڕە. ئەلۆ کاروانجان چۆنی؟ باشی بە قوربان، وەزعتان چۆنە؟ چی دەکەن؟ جێتان خراپەوە نیە؟ کوڕەکەم ئاگاداری خۆت بە، دڵم لاتە، خوا ئاگادارتان بی، خوا پشتیوانتان بی. لێرە من هەر دوعاتان لۆ دەکەم. خەممە خۆ کوڕم، ئێمە هەمومان باشین، گرنگ ئێوە باش بن، ساغ و سەلامەت بن. چاومان لە ڕێگایە کە بێەوە پێک شار بین و یەکتر ببیننەوە زوو. چاوەکان ماز دەکەم، چاوی ڕەفیقەکان ماز دەکەم، ئەوانەی هەمووی لەگەڵتون لە بەرەی جەنگن. خوا پشتیوانتان بێ کوڕەکەم، خوا حافیز. دڵی ئیسراحەتی کرد، دڵی ئیسراحەتی کرد. دوا وچات کەناڵی دیمەن ماوەیە کە ئەمن لەگەڵی ئاشنا بوومە، وابزان کاری ڕکلامیشم کردووە لەگەڵتان. بەڕاستی کەناڵێکە جێگای خۆی لە ناو خەڵک کردیتەوە. بەرنامەکانتان بەرنامەی ڕێکوپێکن، بەرنامەی خەڵکن. هیوادارم هەر ئەوە بەردەوام بن. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. هەرچیش بە من بکرێ وەکو هونەرمەند، وەکو ڕووپاک هاوکارتان دەبم، چکە بەڕاستی یعنی وەکو گوتم خۆشم حەز بە بەرنامەکانتان دەکەم و حەز بە کەناڵەکەتان دەکەم. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. دەستان خۆش بە، هیوادارم بتوانن خزمەتی زیاتری هونەر بکەن. ئەوەی کە ئەو کەناڵ لەزە بەلاحانە نەیانتوانیەوە بۆ هونەر بیکەن، ئێوە بتوانن بیکەن. دەستان خۆش بێ، ماندوو نەبن، سەرکەوتوو بن. لە کۆتایدا زۆر سپاس بۆ ئەو دوو هونەرمەندە بەتوانەیە. سپاس بۆی وەش کە بینەرمان بوون. تا دوو ئەزمون کاری تر بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.